طبعا مەسلەی تێکەڵاوی کچ و کوڕ بەڵگەی زۆر لەسەرەکە حرامە 1 و 2 و 3 و دەژنیە باشە ئێستا نزیکی 20 بەڵگەتان بۆ خوێنمەوە هەر بۆی بزانن کە ئەمانە بۆچی ئەوەنە حەز ئەکەن گەنجەکانمان تیاچن تووشی تاوان بن گوناحکەن بۆ ئەوەنە حەزەکەن یعنی بەڵێ طبعاً کە کوڕ و کچ تێکەڵاو بوون و خەریکی عشق و دڵداری بوون خۆشیان لای ئەوە نابێتتر ئەم دینە چۆن سەرخان ئەم زوڵمە چۆن لابان ئەم تاغوتانە چۆن تەمێکان هۆشیان لای ئەوە نامێنێ ئیتر هەر هۆشیان لای داوێنیانە بێ و خۆشتان بەرهەمەکەیتان دیوە یعنی ئەو تێکەڵاویە چی بووە و کێژەڵێ ئەو تێکەڵاویە باشە جورئەتی هەیە و غیرەتی هەیە بڕوا سەیری مۆبایلی کچ و کوڕەکانی کە کە سەیری کرد بێتەوە بە من بڵێ باشە چ مامۆسایە گەڵێ ئەوە باشە بە تەلەبەکانی مۆبایلەکانیان کۆ کاتەوە بە کوڕ و کچەوە سەیریکە دوای بێتەوە بە من بڵێ باشە با بزانێ بەرهەمەکەی چیە لە ناو مۆبایلەکەیانە کە هەزاران نمونەی زینوو هەیە وێ بەڕاستی ئەمە دەجەلە ئەمە ئەوانن کە رسول الله صلى الله عليه وسلم بمترسية زان لسرم أمتاي فرمو أخوف ما أخاف على أمتي الأئمة المضلين أو من زور بمترسية زانم لسر أمتكم إمام قمرا كركانا كخلق قمرا كان كاك بينا شكي خوتيك الله جنكي خوتيك الله على نايكم يبوء هي وخلقتك الله وشي مزيع هبو شورج آفتي خلقي ناسر شاشو هرشي قصي بيه شرعي وحرام بولا قال يكرد هرچی سعبەت و دەستبازی بوو لەگەڵ یەک کرد کە خۆی ژنیە ناچی لێ کرد نێش کەس ببینێ بۆ لە کچی خەڵکەکەن بۆ ڕێ پێدەن بۆ کچی خەڵک زۆر عجایبە یعنی تۆ ئەبێ هیچ نەبێ ماڵ و مناڵی و خەڵکەوەک و ماڵ و مناڵی خۆ سیرکەی وی پارێزرا بێ و ئەگەر ماڵ و مناڵی خۆتە بۆ نەپارێزرێ لە دەست دەرچوو بن ئەبێ هەوڵ بێ و خەڵکە لە دەست دەرنەچێ پارێزرا بێ الله جل جلاله لە قورئانە باسی دوکچەکەی شعیبمان بۆکە باشی دوکچەکەی شعیبمان بۆکە ئەفەرمێ کاتێک کە موسى هات عليه السلام ورد ماء مدين چی بینی أمة من الناس يسقون کۆمەڵێ پیاوی بینی لەسەر کانیاوەکەی مەدیەن لەسەر سەرچاوە ئاویەکە مەڕەکانیان ئاوێ ووجد من دونهم امرأتين تزودان قال ما خطبكما قالتا لا نسقي حتى يصدر الريع وأبونا شيخ كبير تماشای کرد لە دووری ئەو کۆمەڵە پیاوە دوو ئافرەت لە دوورەوە وەستاون و نزیکی پیاوەکان ناکەون باشە ئەمە بەڵگەی چییە بۆ الله جل جلاله چیرۆکی ئەمەمان بۆ گێڕێتەوە بۆی پێمان بڵێ ئەو خۆپاراستنە لە تێکەڵاوی دین بووە ئەمە حەنەفیەتە ئەمە فیتڕەتە ئەمە بەشێکە لە ئیسلامەکەت هەر هەبووە لە هەموو سەردەمێکە ئافرەتی داوێن پاک خۆی پاراستووە لە تێکەڵاوی پیاوان و لە هەموو سەردەمێکە پیاوی داوێن پاکیش خۆی پاراستووە لە تێکەڵاوی ئافرەتان مەگەر ناچاری بوو بێ ئێستا خۆمان شێوەیە لە ناچاریشی تیاوە کەسیان نییە کە سابەتیان بۆ بکە باوکیان پیاوێکی پیرە هەروانە ئیشاکەن بەڵام ئەوەندەی بتوان نەبێ خۆیان پارێزن بۆیە ئەوەستین تا پیاوەکان هەمویان بڕۆنەوە ئەنجا ئێمە مەڕ و ماڵاتەکەمان نەبین ئاویە دەینێ باشە قال ما خطبكما قالتا لا نسقي حتى يصدر الريع وأبونا شيخ كبير بۆی موسى عليه السلام پرسیاری تر نەگەن ئەبونا شيخ كبير باوکمان پیاوێکی بەتەمەنە بۆیان ئیشاکەین پرسیاری تر مەکە و بڕۆ بەلای شتۆ ئەوە بوو فسقى لهما تی من پیاو مەڕەکانی برەها ئەمە ئەو کەسەی کە حەز ناکە کچ تێکەڵاوی کوڕ بێ ژن تێکەڵاوی پیا بێ ئەمە غیرەتی پێغەمبەرانە باشە موسى عليه السلام غیرەتی قبوڵی نەکرد کاوان تێکەڵاوی بێنە مەڕەکان منەی بن خۆی بردی بۆی ئاودان و بۆی هێنان بەڵێ باش تێکەڵاو مەبن مادامەوە نەداوان پاک ئەی دوای تێکەڵاوی دووکچە بوو خۆی بەتەنیا دانیشە قسان بۆ بکا و قسان لەگەڵاکەوەمانە نا فسقى لهما ثم تولى إلى الظل شو يكوي سيبرك وخوي له دانيش قال ربي إني لما أنزلت إلي من خير فقير تي پروردگارم هر خيركم بسر هذا بزيني من فقير مو بيستم بيدي دوك چەکە بابەتەکان جێڕایەوە باوکیان وتی بڕۆن ئەو کوڕم بۆ بانکرد یەکێکیان هاو بانی کاچۆنی جاءتهم إحداهما تمشي على استحياء ئافرەتێکیان هاو شەرم و حەیای لێباری زۆر بە شەرمەوە ڕۆی بەڕێوە زۆر بە حەیاوە ڕۆی بەڕێوە لە جۆرەکانی ڕۆشتن بە ڕێگایە
لا آداب النبي باسي جوركاني روشن برقاي بياوان مان كردو جنانيش مان كرد مشي استحياء بريتيا لوي بشيوين روي سرنجي هيج نيرين راكشي يعني بشيويك هات نيرين بيديا سرنجي رانا كشا هم لحشمته دا بوشراويا هم لشوازي هنگاونانكيا وهم لآورنا دانو سير كردني زيو سربرزنا كردنوكيا باشا أبم شيوها چیشی بە موساوت باوکم بانگ تەکە باشە من خۆم نا بۆچی بانگ تەکە بۆی نەپرسێ بۆچی باوکی چیشێ بە من خۆی هەموو شتەکانی بۆ تەواوەکە ئەوێ پاداشتی ئەو چاکەیە و باتەوە لەگەڵ ئێمە کردوتە موساش دوای کەوت چۆن فەرمووی بە موسا تۆ پێشم کەوە لە دوامەوە نەڕۆی ئافرەتی دایان پاک وایە بۆ نەیەتوانی بڵێ بۆ پێویستیە و بۆ حاجەیە وەرە شان بەشانی یەکە ڕووین قەیچەکە لە تەنیشت مۆرە بێکەوە یا بیوتە دوامکەوە نا وتی تۆ پێشکەوە لەکوێ ویستم پێچ بکەیتەوە ئاور بیتەوە بەردێ هاوم بۆوێ لە کۆڵانەوە بڕۆ لەو فەرعەوە بڕۆ لەو لایەوە بڕۆ ئەوە بوو تا ماڵەوە ئاوە بردی ئەمە چیمان پێڵێ پێمانەڵێت تێکەڵاوی لەوەتەی هەیە حرام بووە باشە پیا و ژنە بێ لەوەتەی هەن لە یەک جیا بن کاک گورە خوشک و براژ بن هەر خوشک و برا رسول الله صلى الله عليه وسلم فرمى لدى صالحات كان فرقوا بينهم في المضاجع جي خويان جاكنو خوش كبرى لدى صالحة أما لسرح ليدان دروسته باشا أو ديني أو ملاعية قال لنا محاضرة دان دروسته لكافتريا بيك وبن دروسه كيشيني بلغش ما انشيا والله أم سلمة عائشة خاتون قولي شيان رود كردوت يا كلاوي بيواني جبون لكن لشر بدر شر أحد نعم فتماشى بك يعني أما ما بيعلك كتيك العوي لوتيه حرام بو دروز نبوه